دکتۆرە خەولە ئەگەر بێنە لای بەڕاستان وەک سپۆڕێکی بواری نەخۆشیەکانی مەمک ئەمانەیە بزانین کە پەیوەندی نێوان شیرپێدان و کەمبوونەوەی مەترسی توژبوون بە شێرپەنجەی مەمک چییە؟ ئایا ماوەی شیرپێدانەکە کاریگەری هەیە لەسەر ئەم سوودە؟ سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم لەو پەنەڵە جوانە هیوادارم یعنی جێگەی سوودمەند بیلۆ خانمان سپاس. دەتوانین کۆمەڵە شتێک دابدرێتن لەسەر سینجی مەمچە ئافرەتان کە وەکو پرۆتێکشن یان بەرگریکەم کە ئەو خانمانە تووشی نەخۆشی شێرپەنجە یان سەرەتانی مەمک نەبن. یەک لەوانە شیرپێدانە گرنگێکی بەرچاوە دەتوانین وەکو برێ پارێزگار ینی گرنگێک کە ڕێگە دەگری کە ئەو خانمە خانەکانی تووشی گۆڕانکاری نەبی وەکو بەرگری لە بکاتن کە تووشی شێرپەنجە نەبیتن، بەڵام ئەوە ناگەێنێتن کە ئەو خانمانەی کە شیر بدەن تووشی شێرپەنجە نابن. ڕێژەی توشبوانی کەمترە لەوانەی کە شیر نادن بە کۆرپەکانیان. ئەو خانمانەی هەتا 6 مانگ شیر بۆ منداڵەکەیان دەدەن ڕێژەی توشبوونیان دەتوانین لە 4.3 دابدرێکە کەمتر توش دەبن. ئەو خانمانی کە درێژ دەکەنەوە بۆ ماوەی 12 مانگ ڕێژەکەیان بەرز دەبتە 126 کە ئەوەش وەکو بەرگری کە لەو خانمە دەکرێتە کەمتر توشبی. و توشبوونیشی بە شێرپەنجەی مەمک ئەو خانمانەی کە شیر دەدەن بە منداڵەکانیان نەوعیەتی جۆرەکەی ترسناکەکەی کەمترە. یعنی ئەو دەراساتانی کە WHO کرایە کە ئەمانەوە شێرپەنجەکمان هەیە کە تریپل نەگەتیڤە کەوانە زۆر یعنی خانەکانیان نە لەسەریان ئیش دەکرێتن و بەردەوام ینی با دەتوان بڵێن ئەگرێسڤن کە دراسات کرایە خانمە ڕەش پێستەکان کە لە 115 توش دەبن کە شیر نادەن، ئەو سپی پێستەکان لە 112 توش دەبن کەواتە جۆری توشبوونیشان لە شێرپەنجەیان ئاسانترە و چارەسەرکردنیان سەهلتر دەبێتن. دەستان خۆش بەخوا دکتۆرە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.